هەڵمەتی نەمامچاندنە لە سنووری قەرەتەپەوە لەو شوێنانی کە شەڕیان تێدا بووە بۆ خزمەتکردنی ژینگە و ناوجانە، چونکە لە هەر کاتێکدا شەڕ لە هەر شوێنێک بووێت کۆمەڵێک کێشە و گرروپێکی ژینگەیی دروست دەبێت. من میوانێکم لە یاکەوی سەرۆکەڕێداغی بەرپرسی ئەو هەڵمەتەیە دەچمە لای سەروەر بۆی کە زانیاری زیاترمان باتێ لەسەر چۆنێتی هەڵمەتەکان. کاک سەروەر کاتت باشە گەر پێمان بڵێ ئەم هەڵمەتە چییە و چۆن دەست پێکەن و بۆ قەرەتەپەشتان هەڵبژاردووە؟ بەڵێ هەموو کاتێکی ئێوەش باش بە ناوی خوای گەورە و میهرەبان دیارە ئێمە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبرایەتی باغداری و دارستانی هەرێمی کوردستان هەڵمەتێکی نەمامچاندن لەو سنوورە ئەنجام بدەین و دیارە ئەوەش لای هەمومان ئاشکرایە کە ئەمڕۆژ کوردستان ڕوبەڕووی جەنگێک بۆتەوە و ئەم جەنگەش بە جەنگی داعش ناسراوە و کاریگەری ڕاستەخۆی لەسەر ژینگەی ئاوها و خاکی کوردستانی شەبەوە. دیارە ئێمە ئەم هەڵمەتەش ئەتوانی ناوی لێ بنین یەکەم هەڵمەتی ژینگەی لە بەرەکانی جەنگ و ئەم هەڵمەتەش کۆمەڵێک ئامانج لە خۆ دەگرێت. ئامانجی یەکەمی ئەم هەڵمەتە ئەوەیە کە لەم ڕێگەیەوە ئەو پەیامە بگەێنین بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تەواوی با بڵێن وڵاتانی دراوسێ و ڕێکخراو نێودەوڵەتیەکان کە لە بواری ژینگە کار دەکەن کە ئەم جەنگە کاریگەری ڕاستەخۆ لەسەر ژینگە هەبوو بۆ هەبێت هەوڵ بدرێت بۆەوەی لە دوای ئەم جەنگە هەوڵ بدرێت بۆ کەمکردنەوەی ئەو زیانانی کە گەێنراوە بە ژینگەی ناوچەکە. و هەڵمەتێکی تریش ئەوەیە کە بە تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تەواوی خەڵکی جیهانیش بڵێن کە تەنها پێشمەرگە گەلێک ناپارێزێ، بەڵکوم ئەوە پێشمەرگەیە کە تەواوی مرۆڤایەتی دەپارێزێ و لە پێناو پاراستنی ژینگە و ژیانی مرۆڤایەتیدا تێدەکۆشێ. و یەکێکی تر لە ئامانجەکانیش ئەوەیە کە لە ڕێگەی برا پێشمەرگەکانمانەوە لە بەبەشداری ئەوان کە ئەمڕۆ ئەو ژمارەنامە دەچێت لە خۆت ئەو هەڵمەتە ژینگەیە لەو سنوورە کە بەڕێ دەکرێت لەو ڕێگەیەوە خەڵکیش هان بدرێت بۆ پاراستن و پاکڕاگرتنی ژینگەی کوردستان و هەوڵ بدرێت بۆ زیادکردنی ڕوبەری سەوزایی و هەوڵ بدرێت بۆ ئەوەی کە ژماری نەمام لە کوردستانە زیاتر بکرێت. سپاس بۆ تۆ. پێشەوە من دەگەڕێمەوە لای تۆ دەمێ باسەوەش بکەم کە ئەمڕۆ لە کفری کۆمەڵە چالاکی ئەنجامە درێ وەکو ئامادەکاریەکان بۆ ڕۆژی جیهانی شانۆکە سبێنێ لە ڕۆژی هێنیوە دەست پێەکە و ئەو چالاکیانە خۆی لە کۆمەڵێک شانۆ و کاری هونەری دەگرێتەوە کە